خۆشەویستان سڵاوتانە بێم کاتەوە کاتێکتان باش ساعت 5 و کاتی پێشکەشکردنی بەرنامەی کورسات مەگەزین و دەستپێکی ئەمڕۆی بەرنامەکەمان بێگومان جیاواز بۆ ببینیتان با پارچەیەک میوزیک دەستمان پێ کرد و کاگمیر پارچەیەک میوزیکی جوانی پێشکەش کردین. میوانداری میوزیکژان میر سەرحەدمان کردووە کە میوانی بەرنامەکەمانە ئەو باس لە ئەزمموی هوەری خۆیەکات و گفتوگویەکی هوەری لەگەڵاکەین باسێکمان لە ئامەری تەمبور بۆ کات و لە هەمان کاتدا باسێکمان لە چالاکیە هوەریەکانی گروپەکەی خۆیان بۆ کات گروپی هامڕاست. کاگمیر سڵاو دەوێ زۆر بەخێر. ساڵ ئێوەش زۆر سپاس بۆ کەناڵی کورسات و زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو بۆ بینەران و بیسرانی کەناڵی کورسات. من میر سەرحەدم، خەڵکی شاری سلێمانیم و یارسانیم. ماوەی 9 ساڵە ژەنیاری ئامێری تەمبورم و نزیکی 6 ساڵە ژەنیاری ئامێری کەمانچەم. زۆر خۆشحاڵ بووین و بەخێر بیت. بێگومان هەموو پارچەیەک میوزیکێک چیرۆکێکی هەیە، پەیامێکی هەیە. چیرۆکی ئەم پارچەیەکی یەکەم کە پێشکەشت کردین کەواتە میوزیکی تریشمان ماوە، بەڵام چیرۆکی ئەم پارچەی یەکەم چییە؟ ئەم پارچە میوزیکی کە ئێستا پێشکەشم کرد پێی ئەڵێن ترس، مەقامی ترس. تەمبور لە ناو یارسانەکانە ئامێریکی پیرۆزە بە وەسیلەی وەسڵدا ئەندرێت لە کۆڕی زیکر و عیرفانیانە بەکاری ئەهێنن و هەر پارچە لە مەقامەکانی تەمبوری ئاوازەکانی تەمبور چیرۆکێکی تایبەتی خۆی لە پشتەوەیە. لە یارسانە یەکێک لە ئەو ئەفسانانی کە هەیە، یەکێک لەو چیرۆکانی کە هەیە لەسەرم ئاوازە ئەڵێ کاتێکە سەرەتا کە مرۆڤ دروست کراوە گەڕێتەوە بۆ سەرەتای مرۆڤایەتی، ئەو ڕۆحە پێی خۆش نەبووە بچێتە ناو ئەو قاڵبەوە و ژیانی بە قورسی و بە ئازار بینیوە. بۆیە بەم پارچە مەقامە بە تەمبور ئەو ڕۆحە سەرمەست کراوە و خراوەتە ناو ئەو قاڵبەوە، واتە بە سەرمەستی چۆتە ناو قاڵبەکەوە. ئەمە چیرۆکی ئەم ئاوازێ و ئەم تەرزە چەند جۆرێکی هەیە، تەرزی ڕۆستەمی هەیە، جۆری تریشی هەیە. ئەمە یەکێک بوو لە جۆرەکانی کە ئێستا گوێبیستی بوون. باش، ئەگەر باسی ئامێرەکە بکەین، باسی تەمبور بکەین، بۆ تۆ ئامێریکی ئاساییە یان ئەکرێت بڵێن پەیوەندیکی ڕۆحی هەیە؟ تەمبور ئامێرێکی کوردی دێرینی کۆنە، مێژوەکەی بۆ زیاتر لە 6,000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. لە ناو یارسانەکانەوە کوتم گرنگێکی زۆری پێدراوە و ئاینی یارسان چەند دەورەیەکی زۆر هاتووە. بۆ یەکێک لەو دەورانە دەورەی شاخۆشین بووە و لە هەر دەورەیەکە پێشەوە باسیەوە بکەم، لە هەر دەورەیەکە مەقام و ئاوازی تایبەت بەخۆی هەبوو و لە دەوری شاخۆشینە کە بەڕای منی کێکە لە گرنگترین دەورەکان لەسەر تەمبور و میوزیک کە لەو سەردەمەیە یەکەم ئۆرکێسترای کوردی هەبووە بە ناوی 900 شاخۆشین کە لە لوڕستان بووە. لەم سەردەمەیە یەکەم ئۆرکێسترای کوردی دروستکراوە و جگە لە تەمبور ئالەتی تریش هەیە. تەنان زۆر ئالەتی تر هەیە کە ناوی هاتووە لە دەقەکانە، لە ئێستا هەر نازانرێت چه ئالەتێکە، ناوەکانم زۆر ئێستا بیر نییە تا بیڵم. ئەوکو بە نسبەت خۆم و تەمبور بە وەسیلەی وەسڵ ئەیبینم و فەرقی تەمبور لەگەڵ ئالەتەکانی تر لەلای من ئەوەیە کە زیاتر ئالەتێکی دڵیە، هەتا مێشکی بێت. هەموو ئالەتێکی دڵیە، بەڵام تەمبور کەمتر نۆتی بەو بەکار هاتووە. تەمبور کەمتر بە شێوازی تەکنیک و با بڵێن ئەکادیمیا و ئەو بابەتانە هاتووە، چەنە خۆی لە خۆی ئەکادیمیایەکی گەورەیە، بەڵام زیاتر لەبەر ئەوەی لە کۆڕی زیکر و عیرفانی یارسانە یا لە ئەوەی کە پێی وەسڵی خوا بنشەنیویانە زیاتر دڵیان ئیشی کردووە تا مێشکیان ئیش بکات. بۆیە لەلای منەوە ئامێری دڵە. هەر لە سەرەتاوە ئەم جۆر و شێوازە بووە یان بەپێی سەردەمەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ بەپێی ئەوەی کە بەردەستە، نازانم لە سەرەتاوە چۆن بە، بەڵام لە زۆر پیکەرە کە شێوازەکەی هەر بەم شێوازە بووە. وەکو تەلیش سەرەتا دوو تەل بووە. تەمبور چەند نەسبێک یا چەند کۆکێکی زۆری هەیە، یەکێک لەوانی کە زۆر باوە، هەر کۆکی تەرزی پێڵێن ئەمە کەسی لە سەرژەنین سۆڵ دۆیە، دوو تەلی خوارەوەی سۆڵە دانەیەکیان دۆیە ئەوەی سەرەوە. پێشتر دوو تەل بووە، تەلێکی سۆڵ و تەلێکی دۆ، بەڵام لەبەر ئەوەی تەلی دۆکە زیاتر وەکو باگراوندەکەی وایە، وەکو دەنگێکی بیسە بۆی پڕی ئەکاتەوە، پێویست بووە کە دەنگی سۆڵەکە زیاتر بێ بۆی کراوە بە دوو تەل. بەڵێ بۆ بە دوو تەل ئێستا. باشە. هەموو میوزیکژەنێک کاتێک کە خەریکی ئامێرێکە هاوڕێتی لەگەڵ ئامێرێکا دروستەکات، بێگومان چیرۆکێکی هەیە، چیرۆکی ئاشنایەتیت لەگەڵ ئامەری تەمبورە کەی بوو و ئەم چیرۆکە چۆن بوو؟ وەکوتم بە حکمەوەی کە من خۆم یارسانی لە ناو یارسانەکانیش بەلایانی کەمەوە لە هەر ماڵێکە تەمبورێکەیە. منیش لە ماڵی خۆمانە هەر لەسەر لەوەتەی هەم
ئەم تەمبورە هەبوو لە ماڵمانە و ئەم تەمبورە پێم وا بێت لەوانەیە تەمەنی 19 ساڵێک بێت ئەم تەمبورە تەمەنی 19 ساڵە لە ساڵ ماڵی ئێمە باشە بە دیاری بۆمان هاتۆ نازانم پێشتر چەندێک پێشەسە دروست کراوە جا لە تەمەنی نزیکی 13 ساڵیەوە دەسم کرد بە ژەنینی بەوەی کە ئەوکوتم لە ناو یارسانە شتێکی پیرۆز و خۆشم ئێستا هەر کوردێک کە ئاوازێکی کوردی ئەبیستێت هەستەکە لە DNA هەیە و لەگەڵ یا وەسڵ ئەبێتەوە منیش بۆ تەمبور هەمان شت بووم دەسە خۆش بێت پێمان خۆشە جۆمان لە پارچەیەک میوزیکی تروێت بەسەرچە چاو خۆش بێت بەڵام دواتر چیرۆکەکەیمان بۆ باس کرد بەسەرچە سپاس هەر بژیت و دەست خۆش بێت زۆر سپاس کاگمیر باسێکی چیرۆکی ئەم پارچە میوزیکەمان بۆ بکەیت ئەم میوزیکە ئەمە مەقامی سەحەری پێ ئەوترێ ئەم مەقامە لە ناو یارسانە باشە زۆر دەقوشتی لەسەر هاتووە کە عادەتەن ئەو دەخانی کە لە یارسانیش هاتووە بە شێوازی هۆندراوە یا بە شێواتە کێش و سەروایان هەیە زۆر جار هەر بە شێوازی مەقامەکە لەگەڵ یا ئێڵێن لە کۆڕ و شتەکانی لە کۆڕ و با بڵین کۆبوونەوە زکتەکانی خۆیانە و ئەو بەشەی تریشی کە بۆم کە لەگەڵ یاژەندم ئەو بەشە ڕیتمیەکەی ئێستا زۆر کەسی ترۆک و شەهرام نازری یا سەید خەلیل عالی نەژاد ئەم مەقامە هاتوون ئاوازێکی ڕیتمیان لەسەر داڕێژاوەتەوە وەرنە سەحەرن ئەم مەقامەش ئەم ئاوازە زیاتر لە کاتی بەیانیان ئەوت هەرچەندە ئێستا خۆ بەیانیش نییە واتە ئەومانجن بەڵام زیاتر وەکو ناوەکەی خۆی و مەقامەکە لە کاتی بەیانیانە ئەمە ئەژەندرێ باشە کام مەقام هەیە کە هەست بکەیت ڕاستەوخۆ ئەگاتە قوڵایی ڕۆحی گوێگەر جیاواز بێ لە مەقامەکانی تر ئەوە لە کەسێکەوە بۆ کەسێکتر ئەگۆڕێ بەڵام من وەکو خۆم یەکێک لەو مەقامانی کە زۆر هەستەکەم یعنی ئەگات بە ناخم مەقامی ئەڵاوەیسیە بۆ ئامادەکردووی ئەتوانم لە خزمەتە
ئەمی ئەڵاوەسیە بۆ جیاوازە لای تۆ وڵی بڵێم وەکو شتێک وەکو ئەو هەستە کوردانی کەتیایەتی بەڵێ وەکو نازانانی وەصف ناکرێت ئەو هەستێک کە پێت ئایا لە کاتی ئاوازەکەت هەست بە شتێکەکەیت نازان باس ناکرێت وەصف ناکرێت. دەسۆش بۆ لە کۆبوونەوەکانتان زیاتر دەقە کلاسیکیەکان بەکارهێنن هیچ کۆبوونەوەیتان هەیە یان هیچ دانیشتێکی هوەری هەیە کە ئێوە دەقە نوێەکانیش بەکاربهێنن یان جیاوازی دەقە کلاسیکیەکان و دەقە نوێەکان چییە بۆ ئێوە کاری لەسەر بکەن مەبەستت لە هۆندراوە کۆنەکان هۆندراوەکانی ئێستا وڵا زیاتر ئەگەڕێتەوە سەر مەرجنیە ینی تەنها کۆنەکان بێ ئەگەر دقێکی تازە شەبێت یا هۆندراوەیەکی تازە ئەگەر بگونجێتیان لەگەڵ خۆتەزانی تەمبور واتە وەکو هەر ئالەتێکی تر نیە تا 14 پەردەی هەیە زۆر ئالەت کە ڕوبعەتۆن و نیوتۆنی تایە ناتوانرێت بەم ئالەتە بژەندرێت بۆ هەر هۆندراوەیەکیش ئەگەر لەگەڵ ئەمە بگونجێ بۆنە ئەگەر نوێ بێت بگونجێ بۆنە بەڵام زیاتر ئێستا هۆندراوەکانی بێسارانی مەولەوی ئەو شاعیرە کۆنەکان لەگەڵی ئەگونجێت وەکو یەکشتی تریش کە باسی کۆن و تازەت کرد ئێستا عادەتەن شەنیارانی هەموو ئالەتەکان زیاتر ئەبن بە 3 پارچەوە بەشێکیان ئەوەیە کە زیاتر تەرکیز ئەخرێتە سەر لایەنە کۆن و ڕەسەنی ئالەتەکە واتە هیچ بەرەو پێشوونێ بەخۆیەوە نابینێت بەشێکشی هەم لەگەڵ سەردەمی ئێستای ئەڕەواتە زۆر گرنگی نایە بە ڕەسەنایەتی ئالەتەکە و بەشێکی شێتی هەردووکی واتە ئەوەی کە گرنگە هەردووکی بێت تۆ ئەم ئالەتەکە ئێستا هەیە پێویستە بزانی مێژۆکەی چییە و چ دقێ لەگەڵ یا ئەگونجێ چۆن هۆندراوەیەک لەگەڵ یا ئەگونجێ مەقام و شخصێتی خۆی چەندێکە بیپارێزی لەگەڵەوەشە ئەگەر نوێگەریەکی تیا بکرێت تەکنیکێکی تیا بکرێت ئەوە شتێکی زۆر گونجاو و زۆریش باشە و لەم سەردەمانی دوایشە هەتا نۆت و ئەوانیان بۆ زیاد کردووە ئەوەش زیادکردنی ئەو شتە بوو کە باس کرد بۆچی دەقە تازەکان کەمترە گونجێ لەگەڵیان باشە زۆر جارە وترێت ئامێری تەمبور ئامێرێکە بۆ تەنیایی و بۆ خەڵوەتە تۆ عشقێکت هەیە بەرامبەر ئامێری تەمبور هەر بە قسەکان تاوا دیارەکە زۆر ئامێرەکەت خۆشەوێت زۆر هەر لە مێژووە وەکو مێژوەکەی هەتاکو ئێستا شارەزاییکی تەواو لەسەری هەیە تۆ قسە چێ لەسەرەوە بەدڵنیایە وایە تەمبور خۆی زیاتر ئالەتی خەڵۆتە ئالەتێکە کە تۆ لە تەنیایی خۆتە ئەتوانی پێی وەسڵ بیتەوە بەخوا یان پێ ئارام بیتەوە یا هەر شتێکی تر بەڵام لەگەڵ ئەوەشا گرینگە کە تۆ ئەم ئالەتە بناسیێنی ئەمە ئالەتێکی کوردیە بۆی ئەمە هەر بەناوی کوردۆ بمێنێتەوە بۆی خەڵکی تریش بێ بەش نەبن لەم جوانیە خەڵوت لە شوێنی خۆی وەکو باسیشمان کرد ئەوە شتێکە بۆ هەر کەسە بۆ دڵی خۆی ئەوە لە شوێنی خۆی و پیشاندانی ئەوترێت داکی ئەمەە ژێدارەکان بەڵێ بە دڵنیایەوە پیشاندانیشی لە شوێنی خۆی تەمبور ئەوکوتم بە کۆنیەکەیە بەدایکی ئالەتە ژێدارەکان ئەناسێت ئالەتە ژێدارەکانی وەکو تار و سێتار و ساز و ئەو زۆر ئالەتانی تر باشە چەند نەوەی ئێستا ئەیناسن ئەوانەی کە حەز بە میوزیکەکەن ئەوانەی کە حەز بە تایبەتی ئامێرە ژێدارەکانەکەن تەمبور ئەناسن ئاشنایەتیان لەگەڵ تەمبورە هەیە زیاتر ئەوانی کە بەرکەوتیان لەگەڵ میوزیکی سنەتی هەیە یان میوزیکە کوردە ڕەسەنەکە هەیە بەشێکیان ئەیناسن ئەگینا ئەوانی تر یارسانی لێ دەرچیا چەند کەسێک بۆن منە زیاتر بە دوای بابەتی عیرفانیە بگەڕێت مەگەر ئەو کەسانە بیناسن ئەگەرنا بەداخەوە لە ئێستایا زۆر کەم کەسێ بزانێت تەمبور چییە یان چ ئالەتێکە بۆیە پێم خۆش و باسی ئەوەش بکەم کە من ئێستا لە گروپی هامڕازە و خۆشحاڵانە لەم دوایانەوە لە کوردستانی باشووریشە هەرچەند لە ڕۆژهەڵات زۆر دەمێکە پێشکەوتنی باش بخۆی ئەبینێ بەڵام لە کوردستانی باشووریشە زۆر گروپ و زۆر کە دەرکەوتون بگرە ئێستا زۆریشن بەڵام دەرنەکاری لەسەر بکەن بەڵێ کاری لەسەرەکەن مەمای خۆشحاڵیە کە ئەم ئالەتە کوردی ئەناسرێ و نەوە کوردەکان وردە ئەزانن چین و ئالەتەکەی خۆیان ئەناسن یا و ئالەتە کوردیانی کە هەن یا ئاوازە کوردیەکان باشە گروپی هامڕاز ساڵێکە ئەم گروپەمان دروست کردووە ئامانجی ئەم گروپە ئەوەیە کە ئامێری تەمبور بە دەرەجە یەک ئەو مەقامە کوردیانە مەقامە یارسانیەکان لە دەروی یارسانیش ئەو مەقامە کوردیانی کە خەریکن لە ناو ئەچن زیندوو بکرێتەوە بدرێتەوە بە گوێی بیسەران و نەوەی تازەیە باشە کار و چالاکی گروپەکەتان گروپی هەمڕاز چییە؟ لە ڕاستیە بە بۆنەوەی تازەیە زۆر چالاکی زۆرمان نەکردو بەڵام
کۆنسرتێکمان کرد لە شنگال لەگەڵ میوزیکی یەزیدیە میوزیکی کوردی یارسانی و یەزیدی بە میکسێکی جوان پێشکەشمان کرد و چەند ڤیدیۆ کلیپێکمان کردووە یەکێک لەوانە لە کاتی ئەم شەڕی ڕۆژئاوا بوو بۆ پشتگیری لە ڕۆژئاوا و خۆپشاندان و پشتگیریەکان بە ڕۆژاوای کوردستان بەڵێ ڤیدیۆ کلیپێکمان کرد وەکو پاڵپشتی ئیتر لە داهاتەوە بەدڵنیایەوە پلانی زۆر باش بەگشتی کار لەسەر چیەکەن کار لەسەر کاری نوێیەکەن بەرهەمی نوێیەکەن یان کارە کلاسیکیەکان وەکو ئاماژەم پێەیە لە هەردوو لایەنەکەواتە تەمبور یا ئەو مەقامانی کە هەیە بە شێوازی خۆیان قورسێت و شخصیاتەکەی خۆی لەدەستنەیە بۆ شێوازە ئەیهێڵینەوە ئەگەر هەر نوێکاریەک هەبێت کە ئێمە بتوانین بیکەین یا هەر جوانیەک هەر گەشە پێدانێک بە شتە یا تێکەڵکردنی لەگەڵ شتێکی جوانە بۆ ناشتێکی زۆر زۆر باشە و بەڵام وەکو وتمەوە مەرجی سەرەکیە کە ڕەسەنایەتەکەی خۆی لەدەستنەیە دەستخۆش کاکمیر سوپاس بۆ تۆ پارچەیەک میوزیکمان ماوە کە پێشکەشمان بکەیت بەڵام پێشتر بە چیرۆکەکەی بزانین ئەم پارچە میوزیکی کە ئێستا پێشکەشتانەکەم زیاتر هەر مەقامێکە مەقامی کورد بەڵام چەند شتێکی پێوە ینی خۆم پێمەوە زیاد کرد و چەند شتێکە بەڵێ و زیاتر ویستم ئاماژە بۆش بم زیاتر ژەنیارانی تەمبوری و کەسانی کە تەمبور ئەژەنن لەبەرەوەی شتەکە زیاتر دڵی و کەمتر ئەکادیمیە بەم ناوەی ئێستا هەرچەنە ئەمیشەر ئەکادیمیاتێکی خۆیە ینی تایبەتە بە کورد بەڵام بەبێ ئەوەی کە مەقامەکە خۆی بشێوێنندرێ هەنێ جار بۆ نە تۆنێکی پێوە زیاکەن یا بۆ جوانکاریکی تیاکەن کە لەگەڵ ئاوازەکە تێک نەچێت و لەگەڵ دڵی خۆیان ناگونجێ بۆیە منیش ئێستا شتێکی واتان پێشکەشەکەم لە مەقامی کورد سوپاس بۆ تۆ زۆر زۆر خۆشحاڵ ئێوە زۆر سپاس بۆ کەناڵی کورسان خۆشکردین بە ئامادەبوونت دەستە خۆش بێت بەڵام پێش پارچە میوزیکەکە بینەرانمان ئاگادارەکەینەوە کە دوای ئەم پارچە میوزیکە پشوویەکی کورد وەرەگرین دواتر بەردەوام بین لەگەڵتان کاکمیر فەرموو